بغدای کلونل رایان دیلون بردفک پیمانی ناو دولتی آل دجی داعش باوی کی راست لگل منه برز کلونل به خیراتی بولترامه دخوازم جرقه دست پی بکم دمکه که اپراسیون کنترل کرنا رقای دست پی کریه دخوازم بزانبم حتی نه چقاس جرقه هاتیه کنترل کرن و جبو کنترل کرنا به تمامی رقای چند روز چند هفته جواره لازمن. زۆر بچاکە ئەمە نزیکەی 2 مانگە کەمپینی دژی داعشمان لە ڕقا ڕاگەیاندووە لە ئێستاوە نزیکەی 50 لە سەدای شارەکە کۆنتڕۆڵ کراوەتەوە هێزەکانی سووریا دموکرات بەم کارە هەڵساون و ئەمە لە ڕۆژهەڵات و لە ڕۆژئاواوە ڕێگەی زۆرمان لە بەردەمە بۆەوەی سەرکەوتنی گەورە لە دژی داعش تۆمار بکەین و ئەمانە پشگیریەکانمان بۆ هێزەکانی سوپای دموکرات بەردەوام دەبێت و ئەمە ئاگدارین کە ڕقا پایتەختی خەلافەتەکەی و کەمپینەکە دەست پێ کردووە کەمپینەکە تاوەکو هەموو شارەکە کۆنتڕۆڵ دەکرێتەوە بەردەوام دەبین بەڵام هیچ کاتێکمان دیار نەکردووە کەی کۆتایی پێدێت ئەمە کۆریدۆر هەنە کۆ چەکدارین داعش مثلا اپراسیون دبن سروان چکداران تو کوریدور که یک چکدارین داعش جی جرقای بربن هیچ ڕێگە و هیچ کۆریدۆرێک بۆ چەکدارانی داعش نییە تاوەکو لە ڕقا ڕابکەن ئەوان هەوڵیان داوە و بۆمبیان لە بەردەم ئێمەدا چاندووە و هەوڵیان داوە ڕێگەی خۆتزیینەوە خۆ شاردنەوە لە ئێمە بدۆزنەوە بەڵام ئێمە هیچ ڕێگەیەکمان بۆوان نەهێشتێتەوە و ڕێگەشمان نەداوە ڕابکەن لە شار يعني فنكرنا كوريدورك كو داعش تيرا برفن افنا بسبب وياكيك وخلك السيفيل في شريده زيانه زياده تر ببينن هێزەکانی سووریای دموکرات لە چەند ڕوێکەوە کۆریدۆریان بۆ خەڵکی سڤیل کردوێتەوە بۆەوەی لە ڕقا ڕابکەن لە چەندین شوێندا خاڵی پشکنین دانراون کە چەکدارانی داعش ناتوان بەم خاڵانەدا تێپەڕن. برێز دیلۆن تشتێکی دنایە ئەتیلاف یانجی ئۆپۆزیسیۆنا سووری و تاوانبار دکە داخویانیە کە نوودە دەبێژە و هێزین هەف پەیمانان دە ئۆپەراسیۆنên کۆنترۆلکردنا ڕقایدا کۆمکوژی لە دژی سڤیلان پێ ئانینە هەروەها هەسە دە هێزین سووریا دەموکراتیژی لە دژی سڤیلان کۆمکوژی پێک ئانینە ئەڤ دیعایە نوانن چت بێژی ئەمانە هیچ بنەمایەکیان نییە و ڕاست نین ئێمە بە هیچ شێوەیە خەڵکی سڤیل ناکەین ئەمان 100% ئەمە هەواڵانە درۆن ئێمە هێرشەکانمان زۆر بە دەقیقی و بە دیای کرابی ئامانجەکانی خۆیان دەپێکین و ئەمانە هەمویان بە ڕێگەی تەکنیکیەوە دەگیرێنە بەر و پێگەکانی گروپە چەکدارەکان دەگرنە بەر وەکو ئاماژەشمان پێکرد لە هێرشەکانماندا زۆر ورد و دەقیقین و ئەمە تەنیا هێرشی زەمینی و هێرشی ئاسمانیشە بەڵام ئێمە ڕێگەی ڕێوشوێنی تایبەت بۆ پاراستنی خەڵکی سڤیل دەگیرنە بەر. تشتێکیدن هەیە هون مەسەلەن پشتی کۆنترۆلکردنا ڕقایە پشتی نەهیشتنا داعشێ لەوێ دەڤەرێت هێزین وە هەر لەوێ دەرێت دمینن یانجی ئەدی تەپلانەکەوە دن لەوێ دەرێ نامینە. دوای کۆنتڕۆڵکردنەوەی ڕقا هێزە نێوخۆیەکان خۆیان کۆنتڕۆلی شارەکان دەکەن هەموو ئەو هێزانێک کە پێشتر لە شارەکەدا بوون و تاوەکو ئێستا ژمارەیەکی زۆر لە چەکدارانی داعش لە شارەکەدا ماون پێویستە پێش هەموو شتێک ئەوان لەوێ بنابڕ بکەین و دەریان بکەین ئێمە مەشق پێکەرمان لە دەوروبەری شارەکەدا جێگیرکردن بۆ مەشق و ڕاهێنانی سەربازی بەڵام تاوەکو داعش لە ڕووی سەربازیە و لە ڕووی چەکداریەوە تێک نەشکێندرێت ئێمە بەکارێک لەسەرداتون نادەین. برێز کۆلۆنێل دخوازم vêjî bizanibim neh navendên we yên serbazî li navçeyên Kurdî jî hene herwiha li cihên diniyên Sûriyê jî hene navendên eskerî ne ew ê بمینن دم درێژ بمینن یانجی مؤقتا به ماین و نماین داعش و گریداییه
بەشێکیان بنکەی لۆجستیکین و کەرەستەی سەربازی بە هاوبەشەکانمان دەدەن هەتاوەکو داعش لەم ناوچانە تێک نەشکێندرێت هیچ بڕیارێک لەسەر لاچوونیان نادەین و ئەمان لەوێ دەمێننەوە و چەندین بنکەی دیکە هەن کە بۆ مەبەستی دیاریکراو لە داعشدا جێگیر کراون و هەروە هەتاوەکو تەبقە و من بجو ئەم شنانە تەواو دڵنیا نەبین لێیان هیچ بنکەیەک لا نادرێن یعنی ئەگەر داعش نەما ناوەندێن وەژی لە سووری ئیدی نامینن ئەمە شتێکە کە من هیچ دەسەڵاتێکم نییە و ساحرباز نیم کە داهاتوو بهێنمە پێشچاوی خۆمان بەڵام تاوەکو نەگەینە ئەو کاتێک کە داعش بەتەواوەتی تێک دەشکێندرێت ئێمە ناتوان بڕیار بدەین و ئەمەش دەگرێتەوە بۆ سەرکردەکانی عێراق و سووریا کە چ بڕیارێک لەسەر داهاتووی ئەو ناوچان باش دەخوازم پرسەکێ لەسەر پێشمەرگەی ڕۆژاوای کوردستانی بکەم قەت پلانێکەوە هەیە هەون دەفکرن لەگەل وانژی یانجی ئەو دەرباسی ناوە ڕۆژاوای کوردستانی و سووریە ببن و وەکە هێزەکە هەفپەیمان لەگەل وە شەڕێ دژی داعشێ دەجێ بگرن نەخێر ئێمە هیچ هەماهەنگی لەگەڵ ئەوان ناکەین ئەوان هەمانگیان لەگەڵ ڕژەمی سووریاوە هەیە ئێمە بە هیچ شێوەیەک نامانەوێت هەماهەنگی ستراتیژی ببەستە من برێز کۆلۆنێل مەبەستە من پێشمەرگەین ڕۆژئاوای کوردستانê yên ku Kurdî Sûrîne hêzên hevpeyman li vê derê wan perwerde dikin NATO wan perwerde dikin bêhtirî 5000 Kurdên Sûrî li vê derê hene yanî li vê derê mebesta min ew e dibe ku tercüme şaş çêbûbe پێشمەرگ لەشکرین ڕۆژ پێشمەرگەین کوردین سوورینە کورد دەرێ دەمین ببوورە من داوا لێبرنەکەم وامزانی باسی ڕوسیات کرد داوا لێبرنەکەم هێزەکانی پێشمەرگە من زۆر لەگەڵیان ئاشنا نیم نازام بە دیاریکرای مەبەستان کامیانە بەڵام هەر هێزێکی کوردی لەگەڵ هێزەکانی سووریا دیموکرات کار بکەن مەبەست ئەوانە مەبەستە من ئەو پێشمەرگەین ڕۆژاوای کوردستانێنە گول vê derêne peyedê yepegê nadawan ku derbasî Kurdistana Sûriyê bibin bixwe Kurdî Sûrî ne li vê derê pêşmerge ne şerrekî mezin jî li dijî Daişê kirine من داوای لێبرنەکەم ئاشنای ئەم مستەلەحە نیم و زۆر لەگەڵیاندا ئاشانی و ئاگداری کارەکانیان نیم بەڵام ئێمە لەگەڵ هێزە کوردیەکان لە سووریا کارمان کردووە داوای لێبرنەکەم لەسەرەوەی کە ناتوانم زانیاری تشتێکی din مخواست ez bizanim divê dema dawiyê de Tirkiye bi rengekî ji rengan tehdîd dike ku dibêje wê derbasî nava Efrînê bibe qet ti fikreke welser vê heye û li gel derbarê vê yekê de li gel artêşa Tirkiye axivîne yan na ئەمە قسەمان لەگەڵ تورکیا کردووە و نیگەرانی ئەوان و خۆشمان بێک گەیاندووە و هەموو ئەومان خستە ڕووکە جەختی هەردووکە لامان لەسەر تێکشکانی داعش بێت تاوکو ئێستا ئۆپراسیۆنی کۆنتڕۆلکردنەوەی ڕقەمان لەبەردەمە هەر شتێک کە ئێمە دوور بخاتەوە لە ئۆپراسیۆن کۆنتڕۆلکردنەوەی ڕقەمە شتێکی باش نییە و هێزە کوردیەکان و هێزە عەرەبەکان هەماهەنگی زۆر باشیان بێکەوە هەیە و هەر شتێک کار بکاتە سەر هەماهەنگی ئەوان ئێمە قبول ناکەین برێز دیلۆن تشتێکی din پەیمانی di navbera we Rûsya û artêşa Sûriyê de heye di derbarê kontrolkirina Reqa kontrolkirina Dêrezorê ku ew jî bargeheke serekeya Daişê ye نەخێر نییە لەگەڵ ئەوەی کە ئێستا ئێمە بەجیاواز و ئەوانی بەجیاواز هێرش دەکەینە سەر ئەم ناوچانێک کە داعشیان لێرە ئینجا لە دێرزور و لە ڕقە هیچ سەربازێکمان و هیچ هێزێکمان لەگەڵ ڕژێم و لەگەڵ ئەوانی دیکە هەماهەنگیان نییە بە هیچێک هەماهەنگی لەگەڵ یەکتر نابەستن بەڵام تەرکیزی هەموو لایەکمان لە ئێستاوە لەسەر ڕقە هەروەکێک هەر کاتێک کە
داعش لە ڕقەتێکشکە ئینجا لەوانەیە بەدوایان دابچین و تێکەم شکین. اگر ارتشا ترکیه بخوازه او جی ارتشا سوریه مبستا من بخوازه ده کنترول کرنا رقه ده بشتار ببه هونه ری بدن یعنی جی دیر زور نەخێر لە ڕقەنا ڕێگان پێنادەین ئێستا ئۆپراسیۆنەکە بە هەماهەنگی هێزەکانی سووریا دیموکرات دەست پێ کردو پێویستمان بە هیچ یارمەتی لایەنەکانی دیکە نییە نە لە ڕژێمی ئەسەد و هاتی سەبارەت بە دەرزورە ئێستا تەرکیزمان لەسەر ڕقەیە و ئەوەی دوای ڕقەش ڕوودەدا داعش پێم وایە کە ئێستا لە ڕقە لە تێکشکاندایە و ئەو کاتی بڕیار لەسەر شوێنی شەڕش دەدەین. پرسا داوی دخوازم بکەم کۆبانێ دخوازم پرسەکێ لەسەر کۆبانێ بکەم نێزیکی 4 مەهان هێزên hevpeymanan şerê Daişê kir li Kobanê ji sedî heftê Kobanê hate wêrankirin lê hêzên hevpeyman qet planeke wê tune bû ji bo avakirina ji nû avakirina Kobanê heta ji beşekî mezin ji Kobanê wêran e ku bi roketên balafirên hêzên hevpeyman هاتنه ویران کردن قد پلانه که هزینه پیمان جبو آوکرنا کوبانی هیا هاو پیمانان خویان نوجنی کوبانه نکنوا و ئەوان ئەمن و ئاسایش و سەقامگیری و خزمەتگوزاری دیکە دابین دەکەن و هەموو ئەم تەقەمەنیانەی کە لەوێ هەن تاوکە سەمەترسین ناهێڵن و هەرچی نۆژانکردنەوەی ئەمە لەوانەیە چەندین وڵاتی جیهان لەسەر ئاسی جیهان یارمەتی پێشکەش بکەن بۆ ڕۆژ نۆژانکردنەوە بەڵام وەکو های پەیمانی ئێمە هیچ هەوڵ نۆژانکردنەوە نادەین بەڵام لە ڕووی سەقامگیری و ئاسایشەوە بەڵێ ئێمە دەستمان هەیە. کۆلۆنێل ڕایان دیلۆن بەردەفکێ هێزên hevpeymanan یا li dijî Daişê ji Bexdayê mîvanên bû gelek spas.